پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قودوەیە لە هەموو حاڵ و باڵی ژیانیدا. يعني ئەگەر بابە قودوەیە، ئەگەر برایە قودوەیە، ئەگەر پێغەمبەرە قودوەیە، ئەگەر قازیە قودوەیە، ئەگەر حاکمە قودوەیە، ئەگەر حاکمە ئەگەر قائیدە قودوەیە، ئەگەر خەتیبە، ئەگەر ئیمامە، ئەگەر یعنی هەر شتێکە، ئەگەر برادەرە، لە هەموو ژیانی قودوەیە. کەواتە بۆیە عولەما ئەفەرموون ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەمووی مەلەفە، هەمووی مەلەفە. مەلەفی باب بکەوە بزانە چۆن زوڵای تۆ لەگە ماڵ و منداڵی، مەلەفی قیادەی بکاتەوە بزانە چۆن قیادەی جێشی کردووە، مەلەفی ڕئیس جمهوریەتی بکەوە بزانە چۆن ڕیاسەی جمهوری و دەوڵەتی بەڕێوە بردووە. ئەو جارە مەلەفی تعاملی لەگە فەقیر و هەژار و غەریب و یەتیم و بێوەژن و دەستکورت و فەقیران بزانە چۆن بووە. هەموو ژیاننامەی مەلەفە، هەر مەلەفەک حەلی مشکلەی هەموو ئومەتی تێدایە. ئەگەر ئەمە بین مەشاکلی خۆمان، چ مەشاکلی ئابووریمان، چ مەشاکلی سیاسیمان، چ مشکلەی کۆمەڵایەتیمان، چ مشکلەی فەرهەنگیمان، هەرچی مەشاکلی ئێستا کە پێی دەناڵێنین بڕۆ فەرهەنگی بڕۆ یعنی ئەوەی کەیسی پێغەمبەر بکەوە عەلەیهی سەڵات وەسەلام، ئەرشیفەکەی بکەوە کە مختصە بۆ بابەتی بزانە پێت دەڵێ حەلی مشکلەی تووچووە چۆنە، چۆن چارەسەری ئەو هەموو گرفتانە دەکەی کە تۆ پێدەناڵێنی. دێکەواتە بەڕاستی ئێستا ئەمە هەتا ئێستا شارەزا ئەو پێغەمبەرە نازارەی نەبووینە صلی الله علیه وسلم، نەماتوانی ئیسیفادەیەکی 100% لە ژیاننامەی ئەو پێغەمبەرە وەرگریت. چۆن قورئان حەلی مشکلەی ئومەتی تێدایە، حەدیسیش تەرجمە و تەطبیقی قورئانە حەلی مشکلی هەموو ئومەتی تێدایە. جا بۆیە بەڕاستی زۆر گرنگە. ئەمە ئێستا من تو دانیشتنیە دەمانەوێت لەسەر ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باز بکەیت کە چۆن مامەڵەی لەگە ماڵ و منداڵی کردێ، بڕوا بکە ئەو مەلەفە زۆر عەزیمە. چونکە خەڵک ئێستا زۆر مبتەلایە کاکی من، وەڵڵا خێزان وێران بوو، وەڵڵا ژن سەرگەردان بوو، وەڵڵا پیاو سەرگەردان بوو. هەر ئەو شۆخینمەوە لە تەلەڤیزۆنی دەرێ نسبەی تەلاق لە سلێمانی گەلە لە هەموو شارەکانی ئیقلیمی کوردستان، هەرێمی کوردستان زیاتری تۆمارە کردووە. ئەنی ئەو کارەساتە کاکی من، کارەساتە ئەو فەشەلی خێزانە کە خێزانێک فەشەل دەینی کۆمەڵک کێشە دروست دەکات، خاستەنەکە منداڵیان هەبی کێشەکان قورستر دەبێ. ئێمە چۆن بتوانین حاڵی کۆمەڵایەتی خۆمان ئیسلاح بکەین؟ وەرە با بچینە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو مەلەفەی دەربینین پڕ لە ژیانی ئەو پێغەمبەرە نازدارە وەردەینەوە بۆی بتوانین بەڕاستی چارە و عیلازی هەموو ئەو خەڵکە بدۆزینەوە کەوا پێوەی دەناڵێنن. مامۆستا پێشەشیشی جوان و دەست خۆشیانی پێ دوای ئەگەر بێت و ئێمە وەکو شوێن پێخەڵگیری پێغەمبەر صلی الله علیه و سلم بین بەڕاستی دروستی چۆن هەیە کە وارد بووە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم جا چ قەولی بێ، چ فعلی بێ، چ تەقریری، ئەگەر ئێمە شوێن پێ ڕاستی ئەو هەڵبگرین لە دنیادا ئەوی کێشە و گرفتە نامانوێنێ حتما لە قیامەتی سەرفرازیشی یەک جاریشمان دەبێت.